هەرکەس بۆ دزینی بڕێکی زۆر لە پارە و زێر هەڵدەکوتنە سەر ماڵێک بەڵام دەستگیر دەکرێن. ئێمە 4 نەفەر چوین بۆ لای مالەکەی کە چوینە لای مالەکەی چاوەڕێمان کرد تا ساعت 3 شەو چوینە ژوورەوە کابرا خەوتو بوو لەناو کە خەوتو بوو چوینە سەر سەری دەمازەمان سەریدانا. دوو ئێرانی دەستگیر دەکرێن سەر هێنانی بڕێکی زۆر لە جەرجی بۆگانی مریشک بۆ کوردستان. چەند جار بوو گازڵمان دێنە گازۆڵی ماشینی لێو سفرێکە و جەرگە گازۆڵمان نێنە ئەو جەرگەمانێنە بەکرێ بۆ برادێکی ئێرانی کوتی کاکە جەرگ خێری باشە جەرگە دوێ دەدەم 800 کیلۆ بوو جەرگەکە 125 کارتۆنی 6 کیلۆیی بوو. پەنابەرێکی سووری دەستگیر دەکرێت سەر دزینی بڕێکی زۆر پارە و کەلوپەلی ناو جانتای دەستی ئافرەتان. Ez rêva diçûm mirîjenek dimeşe şantaj destgir terribiyo. باسە سزاکانی ئەو تاوان نەدەکەین لە کوردستان بشچال لە پرۆگرامی تاوان و سزا. من بژار دیلانم سلااو و ڕێز وەکو هەموو جارێک تەنیانیم تیمی پرۆگرامی ئەمجارەشم پێک هاتووە لە دادوەر بەڕێز سانە سەباح هەروەها دکتۆر زانە ئەحمەد پیرداوت پسپۆری کۆمەڵ ناسیتەوە. پێشەوەی گفتوگۆ لەسەر کەیسی یەکەم بکەین بە سەیری ئەو ڤیدیۆ بکەین اینجا گفتوگۆی لەسەر دەکەین فەرمووی. ئێمە مادەمە 440 لە شوێنێک خەبەرمەوە بۆ هات کە نەفەرێکی عەرەب هاتووتە کوردستان کە بڕێکی پارەیەکی زۆر لەوێ خۆی نایەتە کوردستان. ئێمە 4 نەفەر بوون کە دوانیان برای خۆم بوون ئەوەی تریش بێگانە بوو هاوڕێ بوو. ئێمەش هەستان کە بە دواتچوونمان بۆ داکرد کە زانیمان شوێنەکەی لەکوێیە کە زانیمان شوێنەکەی لەکوێی تر ئێمە 4 نەفەر چوین بۆ لای مالەکەی کە چوینە لای مالەکەی چاوەڕێمان کرد تا ساعت 3 شەو چوینە ژوورەوە کابرا خەوتو بوو لەناو کە خەوتو بوو چوینە سەر سەری دەمازەمان سەریدانا کابرا هەستە لە خەو باگیمان کرد و لەگەری دانیشتین وتمان بڕێ پارێکی زۆر لایە بۆ ئەوە هاتوین. وتی سپارێکم لەلا نییە حەز دەکەم بیگەڕێن گەر پارەم لا بوو بتوانم بیبن. ئێمەش نامارەکەی گەڕان هەندە زێڕی لێ بوو لەگە بڕەپارێکی کەم ئەو بڕەپارێکە خەبەرمان پێگەشت بوو ئەوە لێ نەبوو. ئەو تەنیا ترسا بوو هیچ پرسیاری ناکرد ئەیویستان لەویست بیبن و بڕۆن. ئێمەش سارەکەی و پارەکەی و زێڕەکانیمان لێ بردو ڕۆیشتین کە ڕۆیشتین سارەکەمان لە شوێنێکی پڕەدا و کە سارەکەمانش پڕەدا چوین پارە و زێڕەکەمان دابەش کرد. هەمووی تقریبان بای دەفتەرێک و نیو 2 دەفتەرە بوو زێڕ و پارەکەی ئێتر هەر کەسە چوینەوە مالی خۆمان پاش مدەیەکی کەم ئێمە لەلایە ئاسایشەوە دەستگیر کرێن. بە باشمان زانین لەگەڵ لێکۆڵێری ئەو کەیسە قسە بکەین ڕائید سیبەر عومەر بەخێر بیت. ئەمانە چۆن دەژیرکران؟ ئەوانە سەرەتا دوای ئەوەی کە زانیمان ئەو تاوانیان ئەنجام داوە لێکۆڵینەوەی وردمان دوا بە دواتچوونمان کرد لەسەر ئەم کەیسە دواتر زانیمان دوانیان لەو برایانە لەلایەن ئاسایشەوە جیرانە. دوای ئەوەی کەمەش بە دوواداچمان کرد برایانی ئاسایش ژانش بە دوواداچوونی خۆیان کردبوو لەسەر ئەو کەیسە توانیان دوانیان بگرن. دوی ترما بوون دوای تریشیان لە جەیشی عێراقی دەکات داوامی دەکرد متابعەمان کرد کەی لە داوام دەگەڕێتەوە. دوای کە زانیاریمان پێگەشت لە داوام هاتەوە توانیمان چالاکێکی ئەنجام دەین لەناو ماری خۆی دەستی بەسەردا بگرین. ئەو 4 نەفەر چاریان جیران. ئەو پارە و زێڕیان دەکرد یان نەما بوو یان هەمیان تەوزیع کردبوو هەمیان تەوزیع کردبوو دەکاوەنەوە شەک بوو مۆنیکای لان 2013 بوو ڕەنجی سپی لەگەر بای 50 سقا زێر دەبوو لەگە مەبلەغ پارەی کەم سیارەکەمان فرەدا و بەڵام سیارەکان فرەدا بیان ئەو خۆی 4 نەفەر بووینە برا گەورەکەیان ئەو دەکا بە ڕێکخەری ئەو کارە بوو کە لاندۆزەرەکەیان بردبوو پارە زیێڕەکەیان پێی برد و لەو جێی لە گوڵانستی لە ناو بەحەرکەی لەوێ دوور کەوتبوونەوە سیارەکەیان بردبوو لە تعجیل لەوێن دەرفڕیاندا بوو بەڵام یەک لەو چارەیەکیان تاماع بووە دوای ئەوەی کە فڕیاندا و پارە و زیێڕەکەیان تەوزیع کردیە گەڕایتەوە سیارەکەی جارش کە بردیتیوە فرۆشت بوویەوە بە 50 وەرەقەی دابوو یەکەشتە دەستەکان تۆڵ هەروژی البته دەستخۆشی لە ئاسایش بەڕێوەبەتی ئاسایشی هەولێر دەکەین لەگەڵ
هەموو دەستگاکە ئەمنیەکان بەڕاستی هەر بژین دەستیان خۆش بێت زەنابی دادوەر خۆت گوێت لێبوو چوار کەسن شەو بووە پلانیان داناوە چەکیان پێ بووە مادەی 440 چیەکە تۆزێک بۆمان باس بکەیت بەڵێ کاکبژار خۆی بۆ ڕوونکردنەوە هەم بۆ بەڕێستان و هەم بۆ هاوڵاتیانیش کە یاسای سزادانی عراقی خۆی شێوازێکی هەیە با بڵێن تاوانی سزا چەند شێوازەکەی تونتر بێ کاتەکەی و ئەوانی کردیتە پێوەەر چەند تورتر بێ ئەوەندە سزاکەشی تونتر کردیا یعنی زروف مشددەی داناوە ئێستا ئەو حاڵەتەی کە بەڕێستان نمایشکرا لێرە خۆی مادەی 440 باس کرد و شێوازەکەشی کە باس کرد گوتی کابرا لە خەو بوو کە چوینە ژۆرە دیارە بە شێوازێک چوینە ژۆر ناو ماڵەکەی ئەوە چوونە ناو ماڵ خۆی لە خۆیدا بە پێی مادە 440 شوێنی حەوانەوەیە ئەوە یەک لە زروفە مشددەکانە کاتەکەی شەو بە خۆی گوتی سعاسی شەو ئەوە زروفی مشددە چەکی پێ بووە و عەدەدیان لە دوو زیاترە 4 نەفەر خۆی بۆی گۆ ئێمە ئاسایشین ئەوەش هەر دەبتەوە یەک لە بابلێن زروف مشددەکان ئەو بارودۆخوانی کە بابلێن تون دەکا سزاکەی تون دەکا ئیتر خۆی مادە 439 تعریف یعنی سەرەتای پێناساندنی تاوانی دزیکردنە لە یاسای سزادانی عراقی دوای ئەو یەکسەر مادەکان دەست پێ دەکا کە تاوان و سزاکەیتی مادە 440 لە هەمووان شەدیدترە لە هەمووان تونترە سزاکەی بۆ شێوازی ئەنجامدانەکەشی لە هەمووان تونتر و سەختترە یعنی بۆ تاوان لێکراو کە دەبینی هەم کاتی شەوە هەم چەک بەکارهات و هەم عەدەدی تاوانکاران با بڵێن تۆمەتبارەکان زۆرە لە دوو زیاتر چارە لەو حاڵەتەی و شێوازی چوونە ژۆرە ناو ماڵ بۆ مەسکەم بۆ با بڵێن شوێنی حەوانەوەی بۆ ماڵ بووە و شێوازەکەشی بە شێوازێکی ئەو تۆ بووە کە دیارە یان بەسە دیواری کە تویان ئەوە دەڵێ کە خۆی ناساندووە بە هێزە ئەمنیەکان کە نەما ئاسایشە ئیتر ئەوانە هەمووی کۆبوویتەوە یعنی تونترین بارودۆخی تاوانکاریە لەو حاڵەتەیدا ئیتر بۆ سزاکەشی زۆر توندە لەو حاڵەتانە سزاکەی موعەبەدە ئەو ئەوەندەی بەفکرم بێ لە 15 ساڵ بۆ موعەبەد ئەوها موعەبەدیش لە قانون عێراقی هەتا 25 ساڵیە خۆی فترەی هەشتایەکان هەر عقوبەکەی ئیعدام بوو ئەو مادەیە بەڵام دواتر جێشی عێراقیش بووە و دزی کردی ئەوەش زیاکی ترە خۆی ئەو حاڵەتانە هەمووی بەعام دەبتە زروف مشدد یعنی مساعدەیان ناکە ئەنجێشی عێراقی دەتوانین داوای کاتن ئەو کابرا مەزە داوا بکە بڵێ دەبێت لە کنەمە سزا بدرێ یان لێرە سزا دەدرێت چونکە خۆی ئەمە قانون ئوسوڵ محاکەماتی عسکەریمان هەیە با بڵێن دادگاییکردنی سزای بۆ نسبەت سەربازەکان ئەوە ئەگەر تەرەفی مەدەنی لایەنی سیڤیلی تێدا نەبی مەدەنی تەنها عسکەری بی ئەو حاڵەتی دادگای عسکەری دەتوانین داوای بکە یاخود محکەمەی باڵێن مەدەنیە بەڵام تاوان لێکراو مەدەنی بووە هاوڵاتێکی ئاسایی بووە ئیتر ئەو تاوانە هەر دادگای ئاسایی لێکۆڵینەوە تێدا دەکا و حکمی کۆتاییش هەر لە دادگا ئاساییەکان دەردەچێت بەڵام ئەمن ئەوەی تێنەگەشتم جنابی دادگا بۆم یعنی ئەوان وتیانە ئێمە ئاساییشین مەسەنەوە احتیال شخصی پێڵێن شخصەتی خۆیان گۆڕێ بەڵام لە هەمان کاتشە کابرا عسکەر بووە خۆی کردوتە ئاسایش و چۆ دزی کردیانی ئەوانە هەمووی تاوانین ئەگەر عسکەر نەبی یاخود عسکەر ئەوانە هەمووی وەکدە لە خزمەتی تاوانبار ناکە بە پێچەوانەوە دژی دەوەستێتەوە دژی دەوەستێتەوە دەبێتە بارودۆخێکی تند و یاخود سزاکەی تون دەکا سزاکەی تون دەکا دەبتە زروفی مشددە بەداخەوە ینی هەندێک کەسەیە ڕچاوی هیچ ناکە کە خۆت عسکەربی لە باتی خزمەتی خەڵک بکەی و خەڵک بپارێزی بچی تۆ تاوانیش بکەیت بەداخەوە دکتۆر بۆ هەنێک کەس خەونی دەوڵەمەندبوونی بەو جۆرە هەیە ڕێگا بە خۆی داتن پارەی یەکێشتر بۆ خۆی باتن پێی دەوڵەمەند بێ ئەوە چییە بەڕاستی خۆی ئەو کەسی یەکەم کە باستان کرد حقات باسی ڕفتارێکی دزیکردن دەکاتن بەڵام دزیکردنێک بەعرەبی پێی دەرێن سەریقە بالئیکراه یعنی بە تۆبزی یان بە ترساندن و تۆقاندن وەکو کاک حاکم باسی کرد خۆی هەر کە ڕفتارێکی دزیکردن لە نێوان ڕۆژ ئاوابوون و ڕۆژهەڵاتن بکرێتن و لە دوو کەس بیان لە دوو زیاتر بی و چەک پێبی و چەککە دەریش نینی دەریشی هینابی ئەوان هەمووی دەبتە زروفی مشددە گە شوێنەکە شوێنی نیشتە جێبوون وەکو جەنابی کاک حاکم باسی کرد
ئێمە لە توێژینەوەکانی خۆمانە لە تاوانناسی حقات کە باسی فاکتەر و پاڵنەڕەکانی تاوانی دزیکردن دەکەین زۆر جاران دوو خاڵی گرنگ کێ دێتە بەردەممان هەندێکیان پەیوەستە بە نەداری و برسیتی و بە تێرکردنی پێداویستەکانی ژیان یان ڕەنگە خەڵکانێکمان هەبی بەهۆی برسیتی و هەژاری و نەداریەوە دەست درێژ بکاتن کاری دزی بکاتن بەڵام لەگەر ئەوەشدا ئەمە لە توێژینەوەکانی خۆمانە حقت لە یەک لەو نەتایجانەی کە هەیتمان ئەو ئەنجامانە هەیتمان لەو توێژینەوەی کە لە هەرێمی کوردستان کرایە ڕێژەی 150 ئەو کەسانی کە توێژینەوە لەسەرکرا لە بەندی بەشە چاکسازەکانی گەوران لە بەندیخانەکان باز لەوەی دەکەن ئەو خەڵکەی کە تاوانی کردیە بارودۆخی ئابووری خراپ بۆ کاتی کە تاوانی کردیە لەوانەش ڕێژەی 49.1 لە سەدا هۆکاری تاوانی خۆیان بۆ بە خراپی بارودۆخی ئابووری دەگەڕێنەوە بەڵام ئەو ڕێژەی کەمایە کە ڕێژەیەکی زۆرە پێی دەڵێن ئەگەمە باسی هەژاری و نەداری بکەین وەکو ئامانز و فاکتەر و پاڵنەڕێک شتش کەشمان هەیە دەوڵەمەندبوونی خێرا و ئاسان کاتێک لە توێژینەوەکەی خۆمان حقت لە دوای ئەو چەند پرسیاریت کەمان کرد ئەتوو هەست بە چ دەکەی زۆربەی تاوانبارەکان ئەوانەی ئەو تاوانانە دەکەن هەست بە کەمی دەکەن لە ژیانە لە ناو تاکەکانی کۆمەلگا نەقسەچیان هەیە هەستکردن بە کەمیەکیان هەیە لە ناو هاوڵاتیانە حەز دەکەن ئەوانە وا هەز دەکەن ئەو خەڵکە لەوان زیاترن لەوان بەرزترن دواتریش هەموو پێگەی مرۆڤ و ڕێزگرتنی مرۆڤیان بەستەوە بە پارە بەمانای لە دیوانە پارە پێگە دەبەخشی پارە ڕێز دەبەخشی ئەو بیرۆکە ترسناکە لە لایوانە ئەو خاڵە دەورژێنی گەویشتن بە ئامانزی مادیەکە خێرابوون بە دەوڵەمەند بۆیە نێزیکبوون لە پێگەی بەرز نێزیکبوون لە ڕێزگرتنی زۆر لە ناو کۆمەلگادا ئەمانە هەمووی ڕەنگە بیر بۆ چوون بوون لەگەر وەیما لە ناو تاوانباران ئەوانی تاوانی دزی دەکەن بە پێی دۆخ و حالەتەکە و بارودۆخی تاوانبارەکە ئەمە جیاوازی دروست دەکە حتا لەو دۆخی لەو کێسەی کە جەنابتان قستانە ڕوو باز لەوەی دەکرێتن کە ئەمە لە خێزانێک کەسێک کەس بەشداری کردووە ئێمە لە تاوانناسی باز لەوەی دەکەین ئەگەر بێت و تاکێک لە خێزان ڕابردووکی تاوانی هەبیتن پیشیان نەبووە سێبرا بەیەکەوە دانیشم پلانی دزی دابێنەوە عادەتەن لە توێژینەوەکان دەڵێن نەناو خێزانێکە ئەگەر کەسێکی تێدابی ڕابردووی تاوانی هەبی بە تایبەتی ئەو کەسە لە تەمەنە لە هەمیان بەرزتر بیکەمە پێ دەڵێن برا گەورە کاریگەری ڕەنگە لە هەموو حالەتێک دۆخەگوە نییە بەڵام زارویە کاریگەری ڕاستەوخۆ دروست دەکاتن لە فێربوون و لە هاندان و لە چاولێکردن و دروستبوونی ئەو حالەتانێکەوەی سێ کەس لێ خێزانە بەشداری بکەن لە تاوانێکە ئەمانە هەمووی باسی پێکاتەی خێزان دەکەن و مەترسیەکانی خێزان و پەروەردەی ناتەندروست کاریگەری لەسەر دروستبوونی کەسایەتێکی لادەر و زۆری تاوانەکەش تاوانی دزیکردن جنابی دادوەر بەس حەزم کرد جیاوازی بزانم لە دزینی ئۆتۆمبیلێک لەسەر جادا و لە دزینی ئۆتۆمبیل لەو کەیسە فەرقی چی دەبێتن یانشێک ئۆتۆمبیل لەسەر جادە دەدزێ بەڵام لەو کەیسە لەناو ماڵەکە ئۆتۆمبیلەکەیان دزیوە خۆی سوکترە ئەگەر با بڵێن لە ناو ماڵ نەبی لە شوێنێکی کە شوورە و سیازی لە بۆ نەکراوی تۆ شتێک بدزی سیارە بیان کەلوپەلێکی تربی مادەکەی سوکترە مادە 436 بۆ دانرایە چەندین ساڵی حەبسەکەی هەتا 5 ساڵی دەڕوا بە پێی بارودۆخی کەیسەکە و تەقدیری محکەمەی با بڵێن دادگای تایبەتمەند کە کەیسەکە دەبینی لۆ هەیە تا 5 ساڵی بڕوا بەڵام لەو کەیسە جودا ناکرێتەوە بڵێن سیارەکەش کەیسەکەی بە تەنیا بێتن جودای ناکردنەوە با بڵێن بە عەرەبی دەڵ یەک مەشروع یەک پرۆژەی تاوانکاریەکی گەورەیە ڕازەکەی دکتۆر کە سێ چار کەس پێکەوە دزیەک دەکەن هەست ناکەی زووتر کەشف دەبی بزانە عادەتەن ئەنجامدانی کاری تاوانی دەگەڕێتەوە سەر ئەو گروپەی ئەو کۆمەڵە کەسانی کە ئەو کردارە دەکەن هەرچەندە بە ئەزمونتر بن شارەزاتر بن ئەو ڕفتارەیان دووبارە بیتەوە ڕەنگە مەترسەکانیان زیاتر دەبی بە جێهێشتنی بەڵگەکانیشان کەمتر دەبی بەڵام زۆر جاران باز لەوەی دەکرێت حتا لە ڕووی یاسایەکان ڕەنگە جەنابی حاکم ئەوی زۆر باش بزانی لە شارەزاتر بیتن ئەمە کەممان خەڵک هەیە هیچ بەڵگەیەک بەزینێری ینی لە تاوانناسی و لە ڕووی یاساییەوە پێی دەنن جەریمەی کامیلە کە ئەگەر و تاوانبار هیچ شتێک لە دوای خۆی بەزینێریتن عادەتەن بەڵگە کەربەزی دەیەشترێتن ئەوەش دەگەڕێتەوە حقت ئاشکراکردنەکەی دیسان دەگەڕێتەوە سەر زیرەکی و توانا و پسپۆری دەستگا ئەمنیەکان لەو وارەی ئەوە جێگای دەستخۆشی حقەوەڵە بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەین جێی ڕێزە بەڕاستی با بچینە ببوورە فەرموو
دوو خاڵ هەبوو حەزم کرد لەو کەیسەی باسی فەرموو. بەنسبەت دزیکردن لەو تاوانانەیە کە پێی دەگوترێ مخیل لە بیشەرەف یعنی با بڵێن بەهای شەرەف یان بەهای کۆمەڵایەتی لە کەدار دەکا یعنی وێنەی ئەو ئینسانە لە کۆمەڵگا لە کەدار دەکا ناشرینی دەکا یعنی بۆ نمونە ئەگە ئەوەی بینە پێشچوی خۆ کەسێک بە کەسێکی بڵێتن دز پێی قبول ناکرێت کەلیمەی دز یا سیفەتی دزی و کاری دزی شتێکی زۆر لە ڕووی کۆمەلگاییەوە ناشیرنە کەس قبولی ناکە و بۆیە هەر لە کاتی حکومدانیش مەفروزە کە با بڵێن تاوانبار دەکرێت قەرار تەجریمی پێدەگۆترێ تەجریم ئەوانە چکە چەند تاوانەکەی لەوانە جزی ینی بە مخلە بشەرەف دانرایە ینی بەهای کۆمەڵایەت و بەهای کە با بڵێن لە ڕووی کۆمەڵایەتی و ئەوانە قەدری بۆ دادن سنجی بۆ دادەنرێ ئەوە وەک دەلێ پایەک دێتە خوارێ لە کەدار دەبی هەڵبەتە دایمەن گلەیش دەکەن دەڵێن کە دەگەڕێنەوە کۆمەلگا وەرمان ناگرێتەوە بە ئاسانی لە سەقسەی جەنابی حاکم زۆر جاران ئەمە کە توێژینەوە دەکەین دەچینە لای تاوانبارەکان مەدەخانەکان بەحوی حکمی ناشیرنی وشەکە کە جەنابتان باستان کرد زۆر جاران لێ پێ دەپرسی دەرەی چێ مادەکەت وەڵام دەداتەوە دەرێت 433 ناوی تاوانەکەت پێ نارێت مادەکانیش دەزاننەوە بزانم بەڵێ بەوەی بەس لەبەر هۆی ناشیرنی ناوی تاوانەکەی ڕەنگە پێی عیبی برێ من دەزیم کردیە سەریقا یەکسەر مادە دەرێ من بابەتەکەی من 433 یان 440 دەچینە سەر کەیسی دووەم ئەویش کەیسی قاچاقچێتیە یان هێنانی زەهر بۆ ناو کوردستان با ئەو ڤیدیۆ ببینێ گفتگۆی لەسەر دەکەین. ئەمن ئیشی ساقی دەکەم ماسی زیندوو دێنم بۆ هەریم چەند جارە راتون و چون ماسیمانێ ناو ڕێگا پێدرا و بمرۆ کرا ئەو کەڕەتەی برادێک کی جەرگم هەیە بۆم بەرن کرەی باشی داینەیە بەس مەمنوعە جۆرێکی بەرن نەبین وەڵا ئێمەش لە ئێرانە بە خۆ دەزانین کار و کاسبەکە زۆر باش نییە هێنامان کە هێنامان لێرە هیچ مشکلە نەبوو ماسەکەمان دابەزاندون دوای جەرە کەشمان کە دابەزان ژیرە ئێمە بە شاراوەی هێنامانی دی جێگامان بۆ دروست کرد و بەهەرحاڵ هێنامان کە دیار نەبێ کرێکەشی باش بوو چەند جار بوو گازمان دێنە گازۆڵی ماشێنی مثلەن چەند جلیکانمان دێنا ئەوەمان دەفرۆشت چون ماسێکە زۆر دەرامەدەکەی باش نییە ناچارانی شەر هەردەمان کرد ئەو سفرێکە و جەرگە گازۆڵمان نێنە ئەو جەرگەمانێنە باکرێ بۆ برادرێ لێ شەیەک پێشتر هێنابوویانە سەر مەرفی 4 دەرەجە یانی زۆر بەستراوە بوو بسنەوە تا ڕۆژ و دوو ڕۆژیشی لێ نەدەهات خاوی نەدەکردەوە ئاوە دیکە ئێمە هێنامان لێرەش بەتاڵمان کرد گیانمانەیە ئێستا ینی ڕۆژێکی دیکەشە لە دەرێبایە هیچ مشکلەی نەدەبوو ئەمە لێرەش خێرا لە نێ بەڕادایان بە قورعانە من یەک دوو جاری کەم بیست کە جەرگ دێ بەس بە قاچاغی ئیدی چۆن بڵم دێ زایدی ئیوا دەگیری ئیوا ناگیری ئیوا دێنی ئیوا نایانێ و من لە مەرجی عەزیمەران ڕاتوومە بە سارە ئیشی ماسی دەکەم ماسی زیندوو مێناوە بۆ هەولێرە ئەو کەڕەتەش جاران هەر گازم دێنە لەگەڵە خۆن گازم دێنە لە چۆمانە دەنفرۆشتەوە ئەو کەڕەتەش کوتیان برادێکی ئێرانی کوتی کاکە جەرگ خێری باشە جەرگە دوێ دەدەم 800 کیلۆ بوو جەرگەکە 125 کارتۆنی 6 کیلۆیی بوو جەرگەکەن هێنا 126 جەرگەکەن هێنا و لە هەولێرە تەسلیم من کرد و دەناو سارەیدا خسبن سارەی ماسی بوو لەوێ تەسلیم من کرد و لەوێش کە تەسلیم من کردی ئەو برادەرانەی وێ لەو 125 کارتۆنەی 26 کارتۆن 5 کارتۆنی شل بۆ وەکتنەوەی فرێدەن ئەوەی دیکەشی هەم بەسبووی تعویلندا و ڕۆشتین کە ڕۆشتین لە پێش سێتەرەی کە لە هەولێرە دەردەکەوی لەوێ ئاسایش پێشی پێگرتین و گرتنی و ئیشەکەیمە ئەوەندە بوو نا ساردکەرەوە نەبوو بەڵام تا بەیانەکە کە لە ئێرانە تعویل وەرگرت لەوێدا ساردکەرەوەی دابوو جەرگەکە هەموو سەهۆڵ بوو کە
کە تاویلن وەرگرت لێرەش کە تاویلن داوە بەس 5 کارتۆنی دەڵم 5 کارتۆنی شل بووە و جودا کردەوە لەسەر کابران حساب نەکرە و برادرێرە خون کاکە پارەی وەمەدە و مابەقەکەش پارەی بۆ ئێران حواڵەکە چونمە بەکرێن هێنابوو لەگەڵ ئەو کابرای هیچ حیساباتێکن نەبوو کرێەکەشن هەر لە ئێرانەوە دەگەڕینەوە لە ئێرانە کرێەکە وەردەگرت لە پێش ماسیەکان لە دەرەوەی جێگایەکەن بۆ ساسکە بدەوێندا شار بەوە پێشتری ژە و جێگایە غازم دێنە لە چۆمانە دەمفرۆشتەوە ئەو کەڕتێکتون غازی تێناوین غاز چەور و پیسوانێکە مشکلەی هەیە جگەری دێنی برادێکی ئێرانی بووکتی کاکە بیبن ئیسفادەی باشە دەوێندا شاردەوە لە پێش سیارەکەی جێگایەکەن بۆ هەڵبڕیبەوە بە ئاسایش نیشاندا و کارین کردم کاکەوە تا جێگایەکەی ئێرەیە و هەموو شتەکەی بخواان دیتیان و بۆن کردەوە وتن ئەبۆ شێوازەی هێناوەنە و ئەدێرندا شاردوتەوە کاگەر بەخێر بێت چۆن زانیتان ئەو زارەگەی شتە هەولێر بڵێ دوای ئەوەی کەوا زانێرێکی وردمان پێگەیشت لەلایەن بەڕێبەرایەتی گشتی لە نێشتنی تاوانە ڕێکخراوەکان لە دەستگای پاراستن ئێمە زانیارەکەمان وەرگرتووە هەروەها بە دوواداچوونیی چڕ و پڕمان کرد توانیمان ئەو ئۆتۆمبیلێکەوە داخلی نێو هەرێمی کوردستان بووە دیاری بکەیت و دواتر بە هەماهەنگی لەگەڵ زانیاری ئەوان ئەو دەستگایە توانیمان کاتژمێر 40 دقەی بەرەبەیانی ڕۆژی هەینی دەکا 25 دا دەست بەسەر ئەو ئۆتۆمبیلە دابگرین کە دوو کەس لە کەبەڕگەس لە ئێرانێدا ژیا بوون دەستیان بەسەدا بگرین و کە بە ناوەی ئەوەی کە ماسی زیندویان هێناوەتە نێو هەرێمی کوردستان دواتر ئێمە دوای پشکنینێکی ورد لەسەر ئۆتۆمبیلەکانیان دەرکەوتکەوە بەشێک لە دواوەی ئۆتۆمبیلەکەیان پارچە کردووە تایبەت بۆ ئەویان دروست کردووە کە تۆ ئەگە سێت بکردابە لە کە دەچێت ناو ئەو ئۆتۆمبیلە بارهەکلە دەدێت کە پسا و هیچ تەواوکەری بۆ دیەکەیەکەچی لە دواوە بەشێکیان جودا کردبەوە ئێمە توانیمان دەستیان بەسەردا بگرین و هەروەها هەموو ئەو کارتۆنە جەرگە مریشکانەکە بە هیچ شێوەیەک چ لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ڕێگە پێ نەدراوە و هەروەها لەلایەن وەزارەتی خوشکاڵەوەش قەدەغە کراوە کە بفرۆشرێتن بێتە نێوە بازارەکان بەڵام ئەوانە لە ئێرانی ڕاهیناویانە ناو شاری هەولێر بۆ ئەوەی کە ساغی کەنەوە و جگە لەوەش ئەگە بێوسیرکە ئەو شوێنێکەوە جیایان کردبووە هیچ شێوازێکی پاراستنی ئەو خواردنەی تێدا نەبووە بۆ نمونە دەبێت تۆ سەهۆڵ بیاوتەیە ساکەرەوەی بەدەبوو شێوازی پاراستنی ماسەکەی مەبەستیان زیاتر خێر و قازانجی لەو جەرگەی بووە نەک لە ماسیەکەی بەڵام ماسیەکان کردوتە وەسیلەیەک بۆ هێنانی ئەو کاڵایە و جگە لەوەش توانیمان دەستگیریان بکەین و هەروە بیان دەینە دادگا زۆر سپاس دەستەکان خۆش بێت جەنابی دادوەر خۆت گوێت گرت گوێت لێ بوو چی یاسایەک هەیە بۆ سزادانی ئەم جۆرە خەڵکە بەڵێ بە جۆرێ ئەو کەیسە ئەم فکرم لەو ئەوەی چوو زیاتر کە کاتی کە داخل دەبی لە حدود لە سنوورەکانی نێودەوڵەتی لە خاڵە سنووریەکان خۆ یاسایەک هەیە یاسایی گەمارک یاسایەکی ئەوشی هەشتایەکان وابزم ساڵی 1970 دەرچووە ئەو حاڵەتانی ڕێخستیە پێویستە ئەو مادانێک کە مەمنوعیان یان خۆی ئەو کەسە کە داخل دەبی بەڵگەنامەی هەبی ئەو کەلوپەلی کەباری کردی و هەر کە داخل دەبی پێشکەشی بکە بە با بڵێ نووسینگە و مەکتەبی گومرگ ئیتر ئەگەر هەر جیاوازیەک هەبوو یان با بڵێن وەکو بڵێ فشاردنەوە و فرتوفێوەکو ئەو حاڵەتەی ئەو دەکاتە هەڕووبی کردیە دەکا قاچاغە ئیتر ئەوانە بە پێی یاساکە مەفرۆز دەستی بەسەدا بگیرێ و ئەگەر ئەوە بیا بگەڕێنرێتەوە یاخود چارە چی لێ بکرێ یاخود مەسە ئیتلاف بکرێ ئەگەر بە پێی قەراری مدیر عام و با بڵێن ئەوەی ئەو دەسەڵاتانی کە درایتە بە ئەوەی گومرگ نووسینگەی گومرگ بەڵام ئەو دەڵێت جێگای تایبەتیان بۆ دروست کردووە هێناوێتە گەیشتە ناو شاریش ینی خەریک بۆ بدرێتە دەستی هاوڵاتیانیش لەو حاڵەتە ئیتر
ئەوە بێجگە لە مادەی گومرجی دەبی سەیری ئەوەش پێقان و مستهلیکمان هەیە حمایەت المستهلیک پاراستنی باڵێن بەکارهێنەر ئەدی ئەوانەی لێرە دەیکردن و دەیفرۆشنەوە خەڵک ئەوانە سزایەکەیان چۆنە؟ ئەوانش ناڵم قانون حمایەت مستهلیکمان هەیە بە زۆری لەوانەیە ئەو لەسەری بچەسپێ پێی کەیسەکە و وردەکاریەکانی قانون حمایەت مستهلیک مادە دەی وابزانم سزایەکەی حەبسکردنە لە 3 ساڵ بەرەو سەرەوە. دکتۆر خەڵک چۆن هەوڵاتی چۆن متمانەی بمێنێ ئەو ماسەیە ئەو برادرە ئەهێنە بیخوا ئەو خواردانەی کە دێ لەسەر سنوور ینی چۆن متمانە پەیدا بێتەوە بیخۆ متمانە بۆی پێیا دەبێت کە تو لە ڕێگای پرۆگرامەکی وە هەوڵ و چالاکیەکانی دەستگا ئەمنیەکان و پۆلیس بڵاو دەکەیەوە کە وریانە و هەرچەندە ئەو بابەتانە حقت ئەمن زەناوی حاکمیش باسی کرد ئەمن پێم وایە لە مەوزوعی کوشتن زۆر ترسناکترە چکە ژەهراوی بە هینانی بابەتەکە و شێوەی هینانەکەی بە ڕێگایەکی ناڕەوە دروستکردنی شوێنێکی تایبەت دیسان بۆ شاردنەوەی ئەوە وەکو جەنابیان باسییا کرد مەبەستەکی تاوانی تێدایە یعنی شێوەیەکە ناڕەوا بۆ بەمانایوەیە ئەمە حقت خۆی دەبی لایەنە پزیشکەکان بڕیاری لێ بدەن بەڵام شێوەی هینایەکان نیەتێک نیشانەداتن ڕێگایەکی ناڕەوا نیشانەداتن ئەمە لۆ پێم وایە لە قەتل ترسناکترە چکە تو دەتوانانی لە ڕێگای ئەو ڕێژە زۆرەی ئەگە بهینە ناو بازار و بیفرۆشی خەڵکە ژیانی چەند کەس تووشی مەترسی دەکەی 800 کیلۆ ئەگەر ژەهراویبی دەتوانی کاریگەری لەسەر ژیانی چەند کەس دروست بکاتن بەمانای وێ وە لێرە دەکارەساتێکی گەورە دروست دەکاتن جا چەندی دەستگا ئەمنیەکان وەریابن بۆ لە لەوانەیە زیاتر هینابیتن ئەو جارە کەشف بووینە بەڵام ڕاستەکە ناڵن جا حقت ئەوجا لە بابەتی ئاسایشی خۆراک دەوڵەت و دەستگا ئەمنیەکان دەبی زۆر هەستیار بن مامەڵەی زۆر توندیان لەگە بکەن چکە ئەو پەیوەستە بە بەکارهێنانی خۆراکی ڕۆژانەی مرۆڤ هەر هەموو پێویستمان پێ دەبی و ناتوانین دەستبەرداریبی شتەگە من ناتوانین دەستبەرداریبی باسکەوتی شوێنی ئەمبارەکەمان کرد پێ دەچوو زۆر زار پێ هاتبەوە یەکەمین زار نەبوو ئەوە بابەتێکە کەمە باسی خۆراک دەکەین پێویستی ژیانە و بەردەوامبوونی ژیانە دەبی لە ڕووی ئەمنیەوە چاودێریشی یەکجار زۆر توندی لەسەر بیتن بەوەی هاوڵاتیانیش گومان و ترس و دڵەڕاوچیان نەمینێ سەبارەت بەکڕینی ئەو بابەتانە نەکڕینیان لێرە ئەوە متمانە دەگەڕێنەوە هەڵبەتە من وەکو تاکیشی ئەو کۆمەلگایە زۆر کە دەسمە نان دەخۆمیان شتێک دەکڕم زۆر دەپرسمەوە چەندەریەوە چۆیە حتا چێشخانەکانی خۆماڵی من زیاتر حەز دەکەم لەوێ نام خۆم بەڕاستی جەنابی دادوەر هیچ تر بوو زیادێکی لەسەر و کەیسە هەروەکو بەڕێز دکتۆر باسی کرد بەڕاستی ئەو کەیسانە یان کێشەیە بەڕاستی چکە لایانی هوەری تێدایە لایانی زانستی تێدایە لە ڕووی زانستی پێویستی بە ئامێرە و ڕۆژ بە ڕۆژیش پێشکەوتن و تەکنۆلۆژیا لە پێشکەوتندا بە حقیقت کاری تاوانکاریش ڕاست دەکەوێت هوەر و هۆژی و شێوازی تاوانکاریان بە پێش دەکەوێت ئیتر دەستگاکانی ئەمنی چەند چاوکراوەتر بن چەند ئامێری پێشکەوتوتر بینن بۆ چاودێریکردنی ئەم حاڵەتانە و پشکنینی ئەو مادانە ئایا ژەهرە ژەهر نییە و مامەڵەکردن بە جۆرەی هەندێ و هەروە یاساکانیش ئەگەر سوکن لەوانەیە دکتۆر باسی کرد بە ڕێزیان گوتی لە قەتل لە لای من سەختترە ینی ئەو جۆرە ڕفتارانە ئەگە بکرێت سزاکەشی تونتر بکرێت ئەگەر لە مەوزوعی کوشتنە قەتلمان هەبی شڕوع بە قەتلشمان هەیە ئەگەر ئەوە ژەهراوی بی بەمانای ئەوە خەوڵدانی کوشتنە دوای شتێشتر هەیە بۆ نمونە ئەگە ئەو مادەیە فعلەن مادەیەکی خراپیت و تەندروستی خەڵک تێک بدا ژمارەیەکی زۆر خەڵک تەندروستی پێ تێک دەچی لەوانەیە خوانەکە بکەونە حاڵەتی مردنیش کەواتە ینی فعلەن 406 و شایانی لە سێدارەدانە مادەی 406 لە یاسای سزادانترین ئەگەر لە هەرە ناو سندوقی کە دروستی کردیە مخدراتی هێنا بە ئەو کاتە سزاکەی بەس دایانگۆ مخدرە هاتووە و هەر 3 ساڵەکەی دەخۆدا نەخێر مخدرات ئەویش یاسای تایبەت بخۆی هەیە و تاوانەکانە و سزاکەشی زۆر توندە ینی دۆخی خاسا بە پێی بەروبوومەکە ئەو شتێک کە دەیهێنە دەگۆڕێتن بەڵێ ئەگە هەر لەسەر سنوور ئێستا ئەو مادەیە دەکرا لەسەر سنوور باە بگەڕێنراباوە و یاخود ئیتلاف بکراباوە شاردوی تەقدیری با بڵێن ئەوەی کە یاسا دەسەڵاتی ینی پێدایان دەکرام هەر ئەلەوێ غەرامە بکریان بدرێتە دادگا غەرامەکانیش
دووخات و سێقاتی نرخی کەلوپەلەکەیە جاروێ مسادرەش دەکرێت حتا ئەو هۆیە کە پێ هااتێ لەوانەیە مسادرە بکرێت سیارەکە لەوانەیە هەندێک حالەتی مسادرە دەکرێت ئەی جەنابی دادۆر ئەگەر با بڵێن لەو کیسەنا یەکێک لەسەر سنوور ئاسانکاری بۆ کرد بێ ئەوە سزاکەی چۆن دەبێ ئەو شخصە ئەگەر فەرمانبەر بێ ئاسانکاری کش کرد بێ ئەوە تاوانی زۆر قورسە ئەوش لە با بڵێن جینایەتە و لەوانەیە 5 ساڵ زیاترە سزادانی دائیمەن ئەوەی فەرمانبەر بی چکۆ گومان دەکرێت ئاسانکاری بەرامبەر بە پارە کرد بێ بەرامبەر بە با بڵین ئەوە دەڵێن ئەگەر ڕوویدا بێ ئەوە سزاکەی چۆنە ئەو سزایەکی زۆر توندا یعنی تونترە لەوەی ئەوە زەهرێنەوە 3 ساڵ وەردەگری بەڵام مۆزەفەکە تونترە سزاکەی نالێم ئەگە ئیسپات بێ ڕەشوە ئەوانەی وەرگبن مۆزەفی دەوڵەت سزاکەی لەوانەیە بگاتە تاوانەکانی کە جینایەتی پێ دەڵێن و لەوانەیە بگاتە مؤبەت 15 ساڵ بەو شێوەیە بابچینە کەیسی سێەم جەنابی دادۆر ئەویش ئاوارەیەکە کەمتر لە مانگەک لێرە ژێوە بەڵام بڕێکی زۆر پارەی دزیەوە بەداخەوە باوە ڤیددیۆ ببینین اینجا گفتگوی لەسەر دەکەین. كوبوني هوتم استعريب هوتم أصواتنا هوليري الهوليري أصواتم إشي دهريون رنشتم شغل تنابو يفوري از دركاتم اسكات مشوشاتيون از ريضة دچوم مريجنك دمشايا شانتاج دستگیر تربيون الفرعكي لبي ماشيون شانتاج دستگیر وربيون ما وصدمي أو بزارم أو وداوات شون رويدا يعني شون أو جنزتواني وبرابارية لناو زعتاكي تو بتزي لشوينة شي قشتي لما ريهات مدري تقريبا برين عشابان جدا مش قلت ما مدارين قلت ما هذا اسمه باري تسليم صاحبي ده كم ولا بمشروعك ما كردي لما ري خومات بارك نيوي خوم كراكشم تلفوني وقلت ده بارم لبوداني خاني مكرية عندك بارم بقد بدي قلت إن شاء الله باركم لما ري دانا يخوش مهر حين لنا زنطايا كمنا هي أفرتك 2 مليون و250 بو يخوشم لزيج بين زورة قبل لزيج 600 بو لنا وزرفة شيشم تقريبا هتا يعني بمزن ده يخو متى 400 شيء أبرين 250 بوها تقريبا وزرفة كي هيدي رويشتم مدل ماري آجان لبوك أم دس مدري رويشتم زادي خومان بري زادة شكهية لو زادي تبرهندني ما بقى مزقفت عزيري جيش ما مزقفت عزيري وسم لس زادي عام بروم بس شو فرعكي لا فرعكي لام ده كاتي كلام ده بيش بقى ما بين دري كسكم تاني بو بيش بقى ما مزقفت عزيري كسكم تاني بو قلتي دا عم دي مش قلت مراس بها هالماري تابر دا قاوك اللي من دركي عن ماندا دا وش هالمطبخي وافرتك زور دور نبو هلا بقول برداغاوك ما دي قلت وشي ودتي قلت والله وهذا اسمه باري مشروعي دبا والله بارم هلا نو كوري لا بيش دركي ببد اري والله دنجي شمار بخبروك اويا والله ايدي طاب قلت اقعد لخود بي حتى واش قلت اقعد لخود بي بتني لوها بريك قلت والله سنين طب نزي كندا قام بين والله يدي رويشتم نازم لو عند رجيل دنقم بوا نازم عندي نازم زيت الشكم نازم والله بس لكاميرا كيبروك كدرو ما زدقاتا من نازم مزلشين دراوله دو من بوا بس زام تي باريم كتي باريم ما جايش مزقفت عزيري مولدك لولا مولدك جايش ما تاريكايتي حتى وانا جايش ما خويل زنطايا كروك حركو خويتي روكت مش قايشك كتوبر دستم قايشك راش وراش قايشك بصه كبساطة أو وشي صاروخي يعني صاروخ دفري أوها يعني هر شقاوة بس شقاوة نمزاني كله بندستم بروي هاوار كدن كميستا عندك ناتو سرقو زور هاوارم كرين خالشينا ورن أي هاوار ودزيم لذاك جنطاي بردم جنطاي فران أو خالك أوي بدو كد وابي نجي بەڵێ ئازان لێکۆڵەری پۆلیسم لەگەڵدا هی ئەو کەیسە بە ناوی مستەفا کەرخی کاک مستەفا بەخێر بێت زۆر سپاس دەستخۆش ئەو دزەتان چۆن گرت لە ڕێکەوتی 14 2019 ئاگدار کراینەوە بەڕووداوێکی دزیکردن لە سنووری نووسنگەکەمان ئێمە وەکو نووسنگەی نێشتنی تاوانی ڕۆژاوە هەڵسان بە لێکۆڵینەوەکردن لەم کەیسەدا ئافرەتێک بوو کەواتە نووسنگەکەمان لە کاتی ئێشگری پێڕاگەاندین جانتاکەی دەستی فڕێنراوە
دەست بەجێ وتەکانی ماوەرگرت و ئامادەی بەردەمی بەڕێز دادوەر لە کۆلنی هەولێرمان کرد بەڕێزیان بڕیاریدا بە دەستگیرکردنی تۆمەتبار دوای ناسینەوە سکاڵی نووسی بوو بەڵێ سکاڵای نووسی لە کاتی شگری بەڵێ سعات 7:30 ئێوارە بوو بەڵێ بە سەرپەرشتی بەرپرسی نووسینگا هەڵسایان بە دانانی دوو تیمی کامێرەوان بۆ ئەوەی شوێنەکە دەستنیشان بکەین و هێلکاری و پشکننی شوێنی ڕووداومان کرد توانیمان بۆ ماوەی 3 ڕۆژ ڕێکەوتی هەفتەی دەی 2009 تۆمەتبار دەستگیر بکەین کەوا پەنابەرێکی سووری بوو و بڕە پارەکەشی کە 3,500,000 دیناری عراقی بوو لە ناو جەنتەیدا بوو ئی ئافرەتەکە لێ فراندبووی گۆڕی بووە بۆ درا و هەندێکشی تەحویل کرد بوو بۆ وڵاتی سووریا بۆیە تیمەکانمان هەڵسان بە بڵاوکردنی مەفرەزە لەو سنوورە کە گەڕەکی ئاری بوو لە سنووری نووسینگەکەمان بۆ ماوەی 3 ڕۆژ توانیمان دەژگیری بکەین و لە کاتی لێکۆڵینەوەشدا دانی نابەتاوانەکە ئێستا بەندە بە پێی مادەی 436 لە یاسای سزادانی عراقی کاک مستەفا سکاڵە میمە یەکێک کە شتێکی بەسەر سکاڵا بکە زەڕورەوە نیە بەتەکی ئەگەر سکاڵا نەکرێ ئەو زانیاریە ناگاتێ ئێمە کە ئێمەش لێکۆڵینەوە لە کەیسەکاندا دەکەین بە دواداچوونی کامیرە دەکەین کامیرە تەبان دەورێکی گرنگی هەیە لە دۆزینەوەی تۆمەتباران دەستەکان جەنابی دادوەر ئاوارەیە ماوەیەکی کەممە هاتوتە کوردستان بە باشی زانیوە لای وا بۆ ئاسانە پارە بدزێ و جانتایی ئافرەتان بدسێ ئەمە سزاکەی چۆن دەبێتن دانی بە تاوانەکەش نانەوە بە جۆرە ئەو حاڵەتەی و هەروها ئەو گرتە ڤیددیۆی کامێری چاودێری کە پەخشتان کرد و نمایشتان کرد پێدەچیت ئەوە بەپێی با بڵێن حاڵەتەکانی و بارودۆخەکانی تاوانی دزیکردن ئەوە با بڵێن بارە سوکەکەیە کە پێی دەگوترێت لە مادەی یاسای سزاییەکان مادە 446 شەویش بوو ساعت 7:30 ئێوارە بووە بەڵام شەوە بەڵام یەک کەس بووە چەکوشتیوانە بوو لە وابزان باسی چەکی نەکردیە و بەتەنێ بۆ یەک کەس بووە لەسەر شوێنێکی گشتی بووە با بڵێن شەقامەکی گشتی بووە ئەوە زیاتر مادە 446 سەری پیادە دەکرێت بەڵام سوکەکە چیە لەگەڵ میوانان ئەو گفتوگوێ دەکەم یعنی دزیەکە هەر کرای ئێستا ئەوش ناگە لە ناو ماڵێ ئەو پارەی لێ بردووە لەسەر زیاتر لێ بردووە قسەی زەناب حاکم نەبڕم زۆر جاران یاسا سزاییەکان ئەوە ئیشویە دەستت دەبەستەوە چکە یاسای دیاریکراوی دانایە لۆ کردداری دزیکردن ئەگە بە ڕۆژ و ئەگە بە شەو ئەگە بە تەنێ ئەگە بۆ دوو کەس ئەگە بووە سێ کەس ئەگەنە ناو ماڵ بوو ئەگە شوێنی حەوانەوە بوو ئەگە ماڵەکە کەسی تێدا نەبوو ئەگەر خەڵکی تێدا بوو حەوانەوە ئەگە دەرگایشکان ئاوایە بەڵێ سنوورداری کردیە حکومەکەی سنووردار کردیە وای مشاری عێراقی ئەو شێوازەی بەکارهێنایە کە بە جۆرەی بارودۆخی کەیسەکە بۆ نمونە تۆ هەڕەشەش بکەی ئینجا دزی بکەی یعنی وەک دڵێ مڕەکەبە چەند تاوانێکە پێکەوە ئەو حاڵەتی کەیسی یەکەم کە مادە 400 باس کراوە چوبوونە سەرماڵ بە شەو 4 نەفەر بوون و چەکیان لابوو ئەوانە وەک بڵێ کۆمەڵە تاوانەکە گە خۆی لە خۆیدا زیای بکەیەوە کۆمەڵە تاوانەکەی تەنها یەک تاوان نیە بۆیە دیارە یاسادانەری عراقی وای باشزانیوە تونترین سزای بدا کە گەیشتوتە با بڵێ مؤبەت لە مادە 400 بەس ئەو حاڵەتەی وەک بڵێ تەنها دزیکردنێکی سادەیە ئەوە کۆمەڵە کە ئەمە بۆ نمونە هەڕەشەی نەکردووە چەکی بەکار نەهێناوە ئازاری کەسی نەداوە دەستی بشتیان شتێک بەس ماڵی ژنەکەی کاول کردی و پارەی بردەوە ئەگەر 5 ساڵیش حکومدرا کەم نییە و دائیمەن هەر کەیسەکی سزایی کەیسەکی مەدەنیشی لەگەڵام تاوان لێکرا دەتوانین داوای مافی مەدەنی خۆشی بکە یعنی مافی مەدەنی چیە قەرەبووی ئەو پارەیە بکاتەوە باش ئەگەر بیداتەوە بڵێ دەیداتەوە ئافرەتەکە و داوای لێبوردنەکەم هەڵە بوو نازام چ ئەوە سزاکەی چۆن ئەوە حەقی عام چۆن بۆ منە و ئافرەتەکە لەو کەیسە تاوان لێکراوە دەتوانێت لە مافی مەدەنی خۆی خۆش بێ ئەگەر لە مافی سزایش خۆش بێ بەڵام وەکو مافی گشتی ئەوە یاسای سزایی با بڵێن پێشێل کردووە هەر دەبێت سزا بدرێت هەر دەبێت سزا بدرێ بەڵام لەوانەیە لە دادگای تایبەتمەند ئەو حاڵەتانە لەبەر چاو بگیرێ ئەگەر بۆ نمونە لەو کەیسە تاوانکار با بڵێن تاوانبار یەکەم حاڵەتی بی نەک پێشترێ سابقەی هەبی پێشینەی تاوانکاری نەبی و بارودۆخەکەی بە شێوەیەکی ئەو تۆبی دەکرێت بەڕێز دادوەر لە دادگای تایبەتمەند تۆزێک و مافەی تاوان لێکراویشی دابێتەوە تەنازوو لێکردبی دەکرێت تۆزێک سوکتر بکاتەوە چونکە دائیمەن یاسای سزایی
مەودایەکی دانایە بۆ تەقدیری دادوەری تایبەتمەند بەڕێز دادوەر دەتوانێت لەو سنوورە بە جۆرەی کەیسەکە و بارودۆخی با بڵێن ڕووداوی تاوانکاریەکە و بارودۆخی تۆمەتبار ئەو با بڵێن سزایە زیاد و کەمکە بە گوێرەی بارودۆخەکە بە گوێرەی کەیسەکە و تاوانبار بەڵام ئەوە چەند تاوانی باست کردوتی ئەگەر ئیسپات بێ لەسەری و لە پێشینەی تاوانکاری بێتەوە وڵاتی خۆش سابقی هەیە بە من نازانێت ناتوانانی کونی دەربێنەوە ئەگەر لە وڵاتی مە کردبیت و لە با بڵێن پێشینەی تاوانکاری ئێستا ئەوەی کە بەکاردێ ئەو هایە لە کەیسەکان هەی بێتن ئەوانە هەموو دەبتە وەکو بڵێ هیچ دادوەر ئەوەی نامینە ئیلا سزاتوندەکە لەوانەیە بەکاربیینی لەوانەیە لەو حاڵەتانە بگاتە 4 ساڵ ئەوە 5 ساڵ ینی کە جونحەیە 5 ساڵە 5 ساڵی تەواو لەوانەیە حکوم بدرێت دەستخۆشی لە لایەنە ئەمنیەکان و حکوومەت دەکەین کە کامیرەی وابزانم بڵاو کردوتەوە ئەوە شتێکی زۆر چاکە یارمەتیان بڵێن بەو خەڵکە بڵێن لە کاگات لێبی لە کوردستان کامیرە هەیە ینی ئێمە پۆلیس سزادە ڕناگرین لەسەر کۆڵان وشتیوە بێگومانمیری هێواگاداری خۆتان کە تاوانێک ئەنجام دەدەن دەستەکان خۆش بێزە نەبیدە بەڕێزی دەستپاس دەکەم دکتۆر حەز دەکەم دۆخی دەرونی ئەو ئافرەتە ئێستا چۆنە ئەوەی دزیەکەی لێکراوە بەو شەوە لە ناو کۆڵانە لەگەڵ منداڵێک دەڕوە یەشێک دێت جانتاکەی دەبا جارێت و گومانی تێدا نیە ئافرەت بەهۆی تایبەتمەندەکەی خۆی تاوانە چێوەهای ڕاستە بخۆ بەرامبەر بکەی لە شوێنە شێوە گشتیە ڕەنگە تووشی ترس و تۆقاندن بی ئەمە یەک لەو زەرانەی کە تووشی ئەو ئافرەتە دەبیتن تووشی دڵە ڕاوچێبی بای چی بکەن خۆشک و دایکانمان ئەو ترسیان نەبێ من وام گوت دیسان دەڵێمەوە لە کەیسەکەی پێشترە باسم کۆت توندی دەستگا ئەمنیەکان بۆ مامەڵەکردن لەگە تاوانباران زیادکردنی ڕێژەی کامیراتی مراقبە لە هەموو شوێنەکان لە هەموو شوێنەکان ئەمانە هەمووی دەبتە بەربەست لە بەردەم کمکردنەوەی ڕێژەی ئەو زۆرە تاوانانای کە دەکرێتن ئەمە هیچ وڵاتەی دنیامان نییە بێتاوان بەڵام ڕێوشوێنی ئەمنی زیاتر دانانی کامێرەی مراقبەی زیاتر هەمە لە تاواناسی زۆر جانم باسیەوەی دەکەین هەندە شوێن هەیە ئەگەری تاوانی زیاتر هەیە بەراورد بە شوێنی دیکە وەکو گەڕەکەچی ملی بەراورد بە گەڕەکەچی پێشکەوت و گەڕەکەچی هەژار نشین بەراورد بە گەڕەکەچی دەوڵەمەندە ڕەنگە ئەو گەڕەکە هەژار نشینێت زۆری تاوانەکانی تایبەتمەندی تێدابی جیاوازەی شێوی لەگەر ئەو شوێنەیە ئەمە هەموو پێویستی بە پلان هەیە بەرامبەر هەر گەڕەکێک شوێنێکی گشتی بازارێک دام و دەستگایەک ئەمانە هەمووی بە پێی پلانی دیاری کرا و مامەڵی لەگە بکرێتن گومانی تێدا نیە ئەو دڵە ڕاوچەیە کە لە ئاستی گشتی ئەگەر بڵاو بیتەوە کمی دەکاتەوە بەڵام کە زۆر جاران باسیەوەی کرا جەنابی حاکم باسیەوەی کرد ئەگەر خاوەن دارەکەیان ئەو ئافرەتی کە خاوەنی ئەو پارەی بۆ پارەکەشی لۆگەڕاوە ئەگەر لەسەر مافی خۆشی دەستبەردار بوو مافی گشتی دەیگرێتەوە مافی گشتێکە بەو بەڕی من ڕەنگە من پسپۆرم لە باری تاوان ناسی یاسا نازنیمە لێ وەکو پرسیاریش دەیکەم هەر وڵامەکە شەوڵ دەدەم بیدەمەوە ئەگەر کەم کوری تێدا بوو حەز دەکەم جەنابی حاکم جواب بداتەوە ئەو مافی گشتیە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەو لە ڕێگەی ئەو تاوانە ترس و تۆقاندنی بڵاو کردەوە دەوڵەت دەی قوبوڵ ناکاتن ئەگەر ئەمن وەکو هاوڵاتێکیش لێخۆشببوونم هەبوو ئەو لەسەر لێخۆشببوونی گشتیەکەی کە مافی هەموو هاوڵاتیانە ئەو لێخۆشببوونەی ناکاتن دواتریش ئەو کەسانەی ئەو زۆرە کردارە دەکەن حقت ڕفاندنی جانتا ڕەنگە بابەتەکی زۆر کۆن نەبی لە لای ئێمە پەیوەستە دیسان دەڵێمەوە بە ئەو هاوڵاتیانەی کە لە سنوورەکان بۆمەدێن لە وڵاتەکانی زیرانە بۆمەدێن کلتورێکی تازەیە حقت چەند خاڵێک تێدا بەشداری دەکاتەوە وەکو باسم کرد زارێ ڕەنگە بەهۆی ئەوەی بی ئەو کەسە بیاوێ بڕەپارەیەکی باشی دەستکەوی باری ئابووری خۆی پێ باشکە زۆر جارێنش حالەتمان بینیە لە حالەت لە کەیسی دزیکردنە کەسەکان دەبتە خووەک پیشەیەک کاری دزیکردن دەبتە پیشە دەبتە خووەک بەردەوام دووبارەی دەکاتەوە ئامانجی ئەوەیە کە لە ڕێگای ئەو کردارە تاوانیە کە پێی دەرن دزی تا سەرچاوی دابینکردنی پێداویستەکانی سەرچاوی تێرکردنی حەز و ئارەزوەکانی زۆر جاران لە کێسا دەرکەوتیە ئەو کەسەی کە تاوانی دزی کردیە بۆ منە خەڵکمان لە توێژینەوەکانە بۆ دەرکەتیا ئەو بڕەپارەی کە بردیتی لە گشت و گوزار سەرفی کردیە لە قمارکردن سەرفی کردیە لە خواردنەوەی مەی و مادەی سەرکەرە سەرفی کردیە بەمانە ئێمە خەڵکانێکمان هەیە وەکو پیشە سەیری ئەو جۆرە بابەتە دەکات بە پێش مقابلەکەی حقی لە کاگوجاری نمونەکەم هیناوە کاتێکە من قوتابی دکتۆرا بووم توێژینەوەم دەکرد یەک لە کەیسەکان
عادەتەن ئەمە لە کۆمەڵاسی کە پرسیاردا دەنین ناسنامەمان هەیە کە پرسیاری گشتی پێدەنێن تەمەن و ڕەگەز و باری ئابووری و باری کۆمەڵایەتی پرسیارم لە یەکە کرد لە نمونەی توێژینەوە یەک لە بەشی ساکسازی گەوران لە شارەکانی هەرێم یەک لە شارەکان بوو گوتم پیشەت سێ گوتی من دزی زانم پێم گوتم کاکە من دەڵێم پیشەکەت نارم تاوانەکەت گوتی مش پێ دەڵێم دزی پیشەکەی منە زان خەڵکانێکمان هەیە بەڵێ پیشەی دزیکردنە بوویتە خۆک دووبارەی دەکاتەوە مەرزیش نییە لە بۆ هەژاری و نەداریبی یان دەوڵەمەندبوونی خێرابی ڕەنگە بۆی کە بتانی سەفرێک پێ بکاتن بۆی بتانی بەردەوامی لە قمارکردنە بۆی بەردەوامی لە خواردنەوەی مەی بۆی بەردەوامی لە خواردنەوەی مادەی سەرکەرە دیسان دەڵێمەوە دۆخەکە پێبێی مرۆڤەکان دەگۆڕێن ئەو کەیسەی کۆتاییەکەی کە زەنابتان باسە کرد ئەو ئافرەتەکە ئیشارەتی بەوەی داگوتی زۆر بە خێرایی بزر بوو یعنی زۆر سروشتی ئەمە بیر بکەینەوە برین کاکە ڕەنگە ئەوە وەرزشی کردیە ئەنجامدایە بۆی بگاتەوە ئاستەی کە لە کاتی بەڵێ ڕاهێنانی کردی بۆی لە کاتی ئەو کارەی کە دەیکاتن بتانی دەربازی بی حادەتەن ئەو کەسانەی کە زۆر ئەو کردارانە دەکەن ڕەنگە پلان دابنێن ڕەنگە بیر لەوەی بکەنەوە لە شوێنێکی گشتی ئەگەر ئەمن جانتای ئافرەتێک ببام چۆن دەتوانم دەربازم بە چەرخڵک دەتوانم لەو شوێنەدا ڕابکەم ئەمانە هەر هەمووی دەستەکان خۆش دکتۆر پلان دەکەن جەنابی یادوەر ئەم گرتە ڤیددیویانە لە دادگا بەکاردێ وەکو دلیل وەکو بەڵگە بەکاردێ بەڵام بەپێی بارودۆخی کەیسەکە بۆ چوونی من ئەو گرتانەی با بڵێن کامیرەی چاودێری کە سابتە و کە بە سەرپەرشتی دەستگا ئەمنیەکان دانرایە و ئەوانە ئەکید لە ڕووی بەڵگەوە بەهێزترە لە کامیرەیەک یان ڤیددیۆیەک بە مۆبایل گیرابی یان کەسێک بە شێوازێک داینەبی گوماناویە یان احتیمالە دروست کرابی فۆتۆشۆپ و ئەوانە بەڵام ئەوەی کامیرەی چاودێری نەخێر ئەوە لە ڕووی بەڵگەوە زۆر بەهێست بە تایبەتی ئەو ڤیددیۆ تازانە ئەو کامیرانێک تا تازە دادەدێت بەڵێ بخواستە کە بە سەرپەرشتی دەستگا ئەمنیەکانە ئەوە هەر بەڵگەی تەواوە هیوادارم ئەوانەی بە تەمای تاوانێکن بیر بکەنەوە کە کامیرەکان لە هەموو کۆڵانێکان زۆر سوپاس جەنابی یادوەر سوپاس بۆ برایانی پۆلیس لە کۆتاییدا شەوێکی ئارامتان بۆ دەخوازم شەوشە.